فەرموو ئێوە ڤیدیۆکە و دواتر دەست پێکەن. من وەکو ژنێک تێگەیشتم ئەو هاوارە ئەو قیژە بەرزەی هێرۆ لەکوێیەت، بۆیە قەرارم مایشتیا بکەم. هێرۆ زۆر بانگی دایکیە کرد، ئەو بانکردنانی دایکی وەستاندمی لە شوێنی خۆما. کاوسمانم بینی کە لەسەر جادە دۆشێکێکی ڕاخست بوو ڕادۆکەی لە تەنیشتیەوە بوو. لەو کاتەیە بیرۆکەی دروستکردنی گروپی پەنام بۆ هات. هیلاکی و ماندووبوونەکە هەمووی ئەوان کێشاویانە، ئاسانکردن و سوکردنی ئەرکی سەرشانی ئێمەمانانەوەکو حکوومەت. بیرمان لەوە کردەوە کە با ئەم ئیشەی ئێمە تەنها لە چوارچەوەی قسەی گەوریان نەمێنێتەوە بۆ بەڕاستی هەوڵی زیاتری بۆ بین. چیرۆکەکە لە سەرەتاوە لە قیژە و هاواری ژنێکی بێکەس و بێلانەوە دەستی پێکرد. ڤیدیۆکە لە شەوێکا بڵاو بووە لە سۆشیال میدیا، کەسێک تەسویری کردبوو کە ژنێک زۆر بەتوندی ئازاری خۆیەیە و خۆی کێشا بە زەویەکەیە و زۆر دیار بوو کەم ژنە ئازارێکی زۆر گەورەی هەیە بە دەرلەوەی کە کێشەیەکی دەرونی هەیە. دیار بوو کە یعنی ئەو قیژەیە بۆ من پێوتم کە ئەم ژنە بەچیا ڕۆشتووە. دوای ئەوەی ڤیدیۆکەم بینی و دەنگی قیژەی هێرۆ لە ناو گوێمە بە بەردەوامی هەبوو، هەوڵم ماکە پەیوەندی بکەم بەلایەنی پەیوەندیدارەوە بە گەرتی تەندروستی، کاروباری کۆمەڵایەتی، پۆلیس، بەڵام بەداخەوە بە وەڵامی هەر یەکێکیان زیاتر بێ ئومێدە بووم کە هەرێکیانیانوت ئێمە هیچ شوێنێکمان نییە و ئەم کەسە کەسی نییە بۆیە ناتوانێت داخڵی خەستەخانە بێت، چکە بەپێی یاسای خەستەخانەکانی هەرێمی کوردستان بۆ بەشی دەرونیەکان ئیلابێت هاوڵی نەخۆشی لەگەڵ بێواتە مرافقێک لەگەڵ یابێت. نەمتوانی هێرۆ بەجێبێڵم بەتەنیا، بۆیە بڕیارم ماکە خۆم ببم بە مرافق و لەگەڵ یا داخڵی خەستەخانە بم و بەڵێن نامەیەک پڕ بکەمەوە لە نەخۆشخانەکە کە من ئەبم بە مەسئول کە باری دەرونی جێگیرە بێ، شوێنی بۆ دابین بکەم بۆ ئەوەی کە بێدی نەخۆشێکی تر نەگرێت لە خەستەخانە نەمێنێتەوە. ڕۆژی دووەم بوو کە لەنجا لە نەخۆشخانە بوو، پەیوەندیم پێوە کرد کە ئەمێ بچم بۆ لای لە ئاگاداری حاڵی بم، بەڵام کە چوون بۆ ئەوە هێرۆم بینی خۆشم بڕیارم ما کە ئەو شەوە لە لای هێرۆ بمێنمەوە و لەگەڵ لەنجە هەردووکمان پێکەوە بین. هێرۆ زۆر بانگی دایکیە کرد، ئەو بانکردنانی دایکی وەستاندمی لە شوێنی خۆما. ئەگەر من دایکم نەبووە چی؟ دایکم لە دەست بەم منیش ئەکرێوەکو ئەوم لێبێ. و دوای لەگەڵ دکتۆرەکانە قسەم کرد بۆم دەرکەوت کە لە مانگێکا چەندین کێسی ئاوا ڕەفز دەکرێتەوە چارەسەر بکرێت بەهۆی ئەوەی کە بێ مرافقێک هەبێ. هەڵبەتە بێ ئاماژە بەوە بم ئەو یاسایە بە جۆرێک داڕێژراوە بۆ ئەوەیە کە کەسێک بە زۆر نەکرێ بە نەخۆشی دەرونی، بەڵام بیریان لەم لایەنەی نەکردوتەوانێت. لە نەخۆشخانە پرسیاریان لێ کردم کە نەخۆشەکە چی منە. منیش پێم وت هیچ نزیکایەتیەکمان نییە، وەکو خۆبەخش هاتووم لە لای بمێنمەوە. زۆر سەرسام بوون و بەشێکیان پێشیان خۆش بوو، دەستخۆشیان لێکردم. دواتر لە شەوی دووەمە کە هێرۆ نووست بوو تقریباً 4 بەرەبەیان بوو، لەو کاتەیە بیرۆکەی دروستکردنی گروپی پەنام بۆ هات. هەر لەو بەو کاتە درەنگە لە سۆشیال میدیا داوام کرد کە دەستەیەکی خۆبەخش پێک بێنین بۆ ئەوەی کە یەکەم ئیشمانەوە بێ ئەو کەسانی کە لەسەر جادەن ئێمە خۆمان بیان بین بۆ خەستەخانە ئەو مرافق ببین بە مرافقیان، ئیتر چ پیاوە بێ چ ژن بێ، کە هێرۆمان ئیحالە کرد بۆ خەستەخانەی سۆس. لەوێ هەڵبەتە ئیجراعاتی قانونی جیاوازترە و خۆیان چاودێریان هەیە بە دیاریەوە. ناو بەناو سەردانی نەخۆشخانەی سۆزمە کرد و ئەچوون بۆ لای وە پەیوەندیەکی بەهێزم لەگەڵ هێرۆیە هەبوو و وای لێ هات بوو کە تەنها منێ ناسیەوە لە هەموو کەس و کارەکەی خۆی. کارمان کرد بۆ ئێعلانکردنی گروپی پەنە کە بانگەوازم بۆ کرد 88 کەس ئامادەی پیشاندا کە ببین بە پەنایەک بۆم کەسانی کە پەنایان نییە. ڕاستیەکەی ئەوە بوو کەسمان چاوەڕێی ئەوەمان ناکرد کە نزیکی 100 کەس بەدەم بانگەوازەکەەوە بێت. هەم شۆک بووین هەم زۆر دڵمان پێی خۆش بوو کە چەندەها گەنجیتر هەیە
خوێندکارن و ئەیانوێ بێنە ئەم دەستە خۆبەخشیەوە لەگەڵمان بن. دواتر لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا ئێلانمان کرد کە هەدەفی ئێمە تەنها ئەوە نییە بیان بینە خەستەخانە و چارەسەر بکرێ، بەڵکو بە ئاگاداربوونمان لەوەی کە لە ناو سێکتەرە حکومیەکانە شوێنێکی تایبەتمەند بەم کەسانە نیە کە نەخۆشی دەرونیان هەیە یان بێلانن یاساکانی خانەکانی تر نایەنگرێتەوە، چونکە هەر خانەیەک تعلیمات و یاسایەکی تایبەت بەخۆی هەیە. گرنگترین شت بۆ ئێمە گرتنی ماڵێک بوو بۆی بتوانین پەناخوازەکان لە ماڵەکەیە کۆ بکەینەوە و خزمەتگوزاری تەندروستی جەستەیی و دەرونی و کەشێکی خێزانیان بۆ دابین بکەین. بەتەنها لە سلێمانی نا هەڵبەت خەونی ئێمە شارێک زۆر گەورەترە، مانوێت لە هەموو کوردستانە شوێنێک هەبێ. ئەوە بوو لە هەنگاوی یەکەمە لە سلێمانیەوە دەستمان پێکرد. بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانی پەنا لە بەرەوەی هیچ شوێنێکی دیاریکراومان نەبوو لەگەڵ هاوڕەکانم، زۆربەی کات لە ماڵەوە کۆ بووینەوە، هەرجار لە ماڵی یەکمان تیمی یاساییمان پێکێنا کە لە 8 پارێزەر پێکات بوو بۆ تهدیدکردنی مەشاکیلە قانونیەکان و هەوڵدان بۆ گۆڕینی ڕێنمایەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە. تیمی پەرستاروی ئەوەی پەیوەندیدار بێ بە دکتۆر و دەرمانەوە جیامان کردەوە. تیمی ئەندازیاری کە بۆ پلانی تەعمیرات و بنیادنانی شوێنێک بۆ کەسە بێلانەکان لە هەمان ڕۆژدا پیاوێکی خێرخواست پەیوەندی پێوە کردین کە پارچەیەکی گەورە لە زەوی بام پێشکەشی پرۆژەکەمانەکە بۆ ئەوی بیکەین بە شوێنێک بۆ کەسە بێپەناکان. بۆ جێبەجێکردنی ڕێکارە یاسایەکان بۆ ئەو پارچە زەوی کە لەلایەن ئەو کەسەوە پێمان دراوە، دوای بە داداچوون سەردانی شارەوانیمان کرد بۆ ئەو مەبەستە. بۆمان دەرکەوت کە لە ماستەرپلانی شاردا ئەو زەویە تەرخان کراوە بۆ سەوزایی، بۆیە ڕێگە نادرێت کە بینای لەسەر دروست بکرێت. ئێمە ژۆک و ماڵی پەنا بە سوپاسەوە پێشکەشی خاوەنەکەیمان کردەوە. بیرمان لەوە کردەوە کە بە ئەم ئیشەی ئێمە تەنها لە چوارچەوەی قسەی گەوریان نەمێنێتەوە و بەڕاستی هەوڵی زیاتری بۆ بین. تا ڕۆژێکیان لە پیجی یەکێک لە نووسینگەکانەوە وێنەی ماڵێکم بینی لەسەر ئەرکی خۆمخانوەکەم بەکرێگرت، چونکە هیوان بۆ هەبوو کە ئەم پرۆژەیە ئەگاتە ئەم شوێنی ئێستا گەیشتووە. لەبەرەوەی هیچ بڕەپارەیەکی لەبەردەست نەبوو، هیچ کەسێک نەبوو هاوکارمان بێت بۆ دابینکردنی بڕەپارێک بۆ ئەو مەبەستە، بۆی کرێکار یاخود بۆ یاخچیەک بگرین، بۆیە بە مەجبوری خۆمان ئەو کارەمان کرد. ئیتر ئەچوین بۆ دوکانی بۆیە کڕین بۆی دیوار و ئەمانە قسەمان لەگەڵەکردن بەتەمای ئیشێکی واین کاکە تۆ توانی بۆیەمان بیتێ ئێمە خانووەکەمان چاکەکەین، بەڵام ئیشەکەمان خێرخوازی قەناعەتمانە کرد، ئاوە بۆیەمان وەرەگرت. دوای ئەوە کە ماڵەکە نۆژەن کرایەوە هاتین لەگەڵ هاوڕەکانمانە و بەشێک لە خۆبەخشەکانی تر پێکۆ ماڵەکەمان پاکردەوە. ڕۆژەکانی دواتریش پلانماندانە کە بڕۆین کەلوپەلی پێویست بۆ ماڵەکە بکڕین. لەگەڵ وەستای دارتاشێکا قسەمانە کرد، وەستازانە سوپاسیەکەم لێرەوە کەواتەرەکەی بەبێ بەرامبەر بۆ کردین و ئێمەش خۆمان هەریەکەمان منجڵ و نوێنی ماڵەوە هەر یەکێک لە خۆبەخشەکان لە ماڵی خۆیەوە شتێکی هێنا بۆ ماڵی پەنا. تا ڕۆژێکیان بڕیارم ما کە بڕۆم بۆ لای قایمقامی سلێمانی کاگاوات و بە سوپاسەوە کاگاوات هاتە سەرخەت لەگەڵما و خۆی پەیوەندی بە چەندین کۆمپانیای جیاوازەوە کرد بۆ ئەوی پێداویستەکانی تری ماڵەکە تەواو بکەن. بە هەستکردن بە مەسئولیەتەوە بەرامبەر بە هەموو ئەو کەسانی کە پێویستیان بە پەنایەک هەیە بۆ چارەسەرکردن و بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو ماڵەوە جارێکی تر چەند بکرێت تەئهیل بکرێن و بە شێوەیەکی تەندروست بگەڕێنەوە بۆ ناو ژیانی ئاسایی و ناو کۆمەڵگا. ئیشەکە هەمووی ئەو گروپە خۆبەخشە کردوێتی، هیلاکی و ماندووبوونەکە هەمووی ئەوان کێشاویانە، دەست پێشخەری ئەوان بووە ئاسانکردن و سوکردنی ئەرکی سەرشانی ئێمەمانانەوەکو حکوومەت. ئەگەر نا هەموو ئەو کارانە وەزیفەی حکوومەتە، کاری حکوومەتە بۆ داڵدەدانی هەموو ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری هەیە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئەوەی کە پەناگەیەک هەبێ تیا بحەوێنەوە و ژیانی تیا بەسەربەرن. وجودی قایمقامی سلێمانی لەو کاتە زۆر بۆ ئێمە گرنگ بوو، لەبەرەوەی لە کێشەکە تێگەیشت و بابەتی پەنا
ئەوەی کۆمەڵێک کەس بێن سیفەتێکی حکومیان نەبێت و ببنە بەرپرسیار و ژیانی کۆمەڵێک کەسی تر لە ئەستۆ بگرن لە دەرەوەی چوارچێوەی حکوومەت کارێکە ئەتوانم بڵێم تا ئێستا نەکراوە. ئەو گروپە خۆبەخشە توانیان بەشێک لەو ئەرکانە لەسەر شانی ئێمە سوکەن، ئێمە دەستخۆشیان لێ یەکەین، سوپاسیان نەکەین، بە ئومێدی ئەوەی ئەمە بێتە سەرەتایەک بۆ کاری هاوبەش و هامانگی زیاتر لە نێوان هەموو ئەو کەسە خۆبەخشانە لە ناو ڕێکخراوەکانە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتە لەگەڵ دەستگاکانی چاودێری کۆمەڵایەتیە بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو کێشە گروپگرفتانە بینەوە کە ڕوبەڕووی کۆمەلگاکەمان بووەتەوە، بە تایبەتی ئەو کەسانی کە دووچاری ئەو بارودۆخە نەخوازراوە بوونەتەوە لە ناو کۆمەلگامانە. لە ڕۆی ئاسایەکەەوە بەردەوام بووین لە هەوڵدان تا لەگەڵ پۆلیسی سلێمانی و ئاسایشی سلێمانی دانیشتین و بە خۆشحاڵیەوە هاوکارمان بوون لە ڕووی لایەنی ئەمنیەوە و هەم لە ڕووی پاسەوانیکردنی شوێنەکەمانەوانێ وەی کە هەروەها دانانی سیستمی کامێرەی چاودێری لە شوێنەکە چکە لەم شوێناندا بێ 24 کاتژمێر ڕێکۆرد هەبێ بۆ بوونی حاڵتی توندوتیژی یان حاڵتی نەخوازرا. ئەم ماڵە ئەکرێ جێگرەوەی بەشێکی ئەو کەلەبەر و کەم و کوڕیانە بێت کە لە ناو یاساکەیە هەیە وەکو پەناگەیەک بۆ ئەوەی کە ئەم کەسانە لە خۆیان بگرن و ماڵێکیش بێت پەنایەکیش بێت بۆ داڵدەدانیان و بۆ مانەوەیان تا ئەو کاتەی بە شێوەیەکی وا تەهیلەکرێن بە شێوەیەکی تەندروست و باشتر بگەڕێنەوە ناو کۆمەلگا. ئیتر گەیشتی نەسەرەوەی کە ماڵی پەنا ببێتە شوێنێک بەڕاستی ماڵ بێ و لە ڕووی دیزاین و دیکۆرەوە بیرمان لەوە کردەوە کە بە تەواوەتی وەکو ماڵێک وا بێ. ئەو شتەی کە پەناخوازەکان کەسە بێلانەکان دەمێکە لە دەستیان ناوەوەی شعورێک کە لە ماڵا بن و هەوڵمان نایە شوێنەکە لە موئەسسەسەیەکی بێڕۆح بچێ و خۆمان زۆر بە دوورگرت لە بەکارهێنانی ڕەنگە تاریک و ماتەکان و بچووکترین تەفاسیلی ماڵەکە بیرمان لێ کردەوە کە کەسێکیەتە ئەم ماڵەوە چەند ساڵی ژیانی لەسەر شەقام ژیاوە کێتە ماڵە شعوری چۆنە بێت. ئێستا لە ماڵی پەنایە هەمومان وەکو خێزانێکی گەورە بەیەکەوە ژین. ئەو ستافەی کە لێرە ئیشەکات کاتی ناخواردن لەگەڵ پەناخوازەکانە لەسەر یەک مێزدا نشین بەیەکەوە نانەخۆین. لە ڕووی پاڵپشتی داراییەوە لە ئێستادا ماڵی پەنا پشت بە چەند کەسایەتیەک و چەند کۆمپانیایەکە بەستەیە کە لە بوارە جیاوازەکانە کارەکەن کە لە ڕۆژی کردنەوەی ماڵی پەنادا زۆر بەڕوونی ناوەکانیان و جۆری هاوکاریەکانیان بۆ سەرجەم میدیاکان و تەواوی ئامادەبووان باسکرا و لە ئێستادا تیمەکەمان لە هەوڵی بەدەستهێنانی پاڵپشتی زۆرتران بۆ زیاتر خزمەتکردنی بێپەناکان. ئەوەی کە کردومانە تەنها بە خۆشەویستیەوە هەر شتێکە بیکەین بە خۆشەویستیکەین بە میهرەبانیۆیکەین لە دڵەوە ئەیکەین وەکو ئەوەی کە بۆ کەسێکی نزیکی خۆمان بێ. یەکێک لەو کەسانە کە ئێمە خۆمان زۆر دڵمان پێخۆش و زۆر خۆشمانەوێ کاکۆسمانە پیاوێکی مۆسیقاژەنە بەڵام بەداخەوە لە ساڵی 96 بە گوتەی خۆی کە لەسەر شەقام ژیاوە و تووشی گیر و گرفت و کێشەی ئاڵوودەبوون بووە و بێگومان ئاڵوودەبوونیش ئەچێتە چوارچێوەی ئەو کەیسانی ئێمە مامەڵەی لەگەڵەکەین بەڵام لە ڕێگای پزیشکیەوانێ. ئێوارەیەکیان کاکۆسمانم بینی کە لەسەر جادە دۆشێکێکی ڕاخست بوو ڕادیۆکەی لە تەنیشتیەوە بوو قسەم لەگەڵ کرد چوون بۆ لای بۆ شوێنێکت نییە ڕۆی بۆی پێوتم کە هیچ شوێنێکی نییە بۆی بڕوا وەلەو کاتە زۆر دڵگران بوو چونکە ئامێری مۆسیقاکان لێتزی بوو. ئێرە بە تەواوەتی ئامادە نەبوو بوو بەڵام دڵنیا بووم بۆ ئەوەی بتوانێت بێتە ئەم ماڵە ئەبێ بە فیلتەری پزیشکی بڕوە. قەنەعەتم پێ کرد هەر ئەو کاتە کە داخلی خەستەخانە بێت بە سیارەکی خۆم بردم بۆ نەخۆشخانە. سەرچم میوە بۆ هێنم لەگەڵ ئاو و شەربەتە ئارە بخۆ بەیانی سەعات 8
دەرمانە بۆ ئەنووسێ ئیتر لەو کاتێک کە دوو دەرمانەکە وەرەگری تۆزێک بێتاقەتە بی بۆ مەشروبەکە بەس نابێ مەشروب خۆی دڵنیا ئەتوانی دوو ڕۆژنەی خۆی وایە ئەتوانی وعد دەباش ماوە دوو ڕۆژە وردە وردە چاکە بیتەوە ئێستا هاوڕێکی منیژە ئەم شەو بەتەنیا نابی کە لێرە چاک بوویتەوە ئۆرگەکەشت بۆ هێنم ئەشتمە ماڵی خۆمان کە لە خەستەخانە بوو بێگومان پرۆسای عیلاجەکە کە من لێرە ئاوا باسێکم هێندە سادە و ساکار و ئاسان نەبوو بەڵام خۆشحاڵانە لە دوای 10 بۆ 12 ڕۆژ دکتۆر قەراریە کە ئێستا ئەتوانێت بچێتە ماڵەوە وەڵام کاسمان هات بۆ ئێرە ئەوان کە خێزانەکان لە دەسێن ئێمە بین بە خێزانەکانیان و ئێستا نزیکەی ساڵێک و 3-4 مانگە بێت کە کاسمان لەگەڵ ئێمە و خێزانی ئێمە ئەمە ڕفەکەکانمانن لێرابن ئەمە کاکۆشمانە ئازوی پیانۆیە مۆسیقای زۆر خۆشمان باز دەکا ئەم گوڵیان بەرەوە بە ئێمە ئەم گوڵیان بۆ چینە سەرۆ ژیادیان بڕۆم ناکرد لە کوردستانە دیستانەوە کەساتیەک هەبێ کون بە کون بگا بە دوای کەسانی لە دابڕاون ئاو دەستیان بگرێ و وەکو بەزەیژ نا وەکو ڕێز لە مرۆڤ من ناڵم سۆپەرمان بووم بەسەر شتەکانە سەرکەوتم بگرە بۆی کە هەندێک جاریش هەڵچوونی دەرینیشم توش بووە پەنام بۆ کحول بردووە لەبەرەوەی خۆم بزمەوە لەنجە لە واقعیش هەندێک جات وەراوم لە خەڵکەکانیش بۆیە ئەوەشم تێپەڕەن لەخوا بەزیابێ تەنها سەرکە شتێک من ئاسوودا کە ئەو بەڕێزانی لێرن بیان بینم لەگەڵ ئامیری موسیقەکەمە کە پیانۆیە بە قسەکردن لەگەڵ کاک عوسمانە بۆم دەرکەوت کە چەند خەونێکی هەیە کە لای خۆی نزیک بۆتەوە لە مستەحیل ئەوە بوو کە پیانۆیەکی تایبەت بە خۆی هەبێ بەو شێوەیە کە خۆی حەزەکە بۆیە لەگەڵ هاوڕێکانم لە پەنا بڕیاری ئەومان ناکە ئەم خەونەی بۆ بێنینەدی پیانۆیەکی زۆر جوانمان بۆ کڕی و بۆمان کرد بە مفاجەیەکی زۆر جوان و زۆر دڵی پێخۆش بوو کە بینی هەرچەند پێچا بوومانەوە شاردە بوومانەوە لێ بەس یەکسەر زانی هەستێکی ئەوم هەبوو کە وەک بڵێ خەونێکی لە مێژینەی من بۆ ئەوە نەکەرهی ئەو زۆرمان پێخۆش و بە دڵخۆشێکی ئەو ئێمەش چەند جار دڵخۆش بووینەوە بیکەروزان بەدڵدا وەرە ئەم قەستەکەمان بەرێ لیا یان قەستەکەمان بەرێ هاتی تۆ ئەوە لە بەیانیەوە شوێنێ و ئاشتی خەریکن بۆ پیرۆزە بەدڵدا بێت کە چایان کردمەوە بەڵێ پیانۆ دانرابوو گەورترین ئاواتە کە من پێی گەیشتم کەشێکی جیاوازی خوڵقاندووە لە ماڵەکە بەیانیان کە من دێم بۆ ئێرە با دەنگی میوزیکەکەی و کە گوێم لێ بێ هەر لە حەوشەکەوە ڕەحێتێکی تر ئایا بە من هەر لە دەستپێکی بەیانیەکەمەوە تاقەیەکی زۆر باشترم پێ لەو ڕۆژانەی کە ئێم و ئەو میوزیک ناژەنە ئێمە لێرە کۆرسەکەینەوە کۆرسەکە بە دوو جۆرە بێت پرسیارێکیان بۆ حازرەکەین وەگەوەی کە ئەو دەفتەر و ماوادانی کە لە بەردەستیانە بەکارهێنن بۆی کە ئەوەی کە هەستی پێکەن دروستی بکەنەوە ئێمە لە ڕێگەی ئەوە ئەتوانین ئەو دقەی کە ئەوان هەست بەچیەکەن بیبینین بۆ نمونەیەکێک لە تەمرینەکان ئەوە بوو کە دڵێک دروست دەکەن و لە بەرامبەر ئەو بەتاڵی کە ماوە ئەو شتە دروست دەکەن کە ئاەنە دڵەکەی بنە دڵی خۆیانی بنە بەپێی ئەو ڕەنگەی کە بەکارهێنن لە دڵەکە بپێی ئەو شتە یان ئەو کەسەی کە دایانن لە بەرامبەر ئێم ئاتوانین دەرونی ئەو کەسانە بخوێنینەوە ئەمە بەشێکە لە تەمرینەکان کە لەگەڵیان نائیکەین ئەوان ئیشەکانیان کۆڵەکەینەوە و ئیشەکان هەر کەس و فایلی بۆکرێت و ئێرە بە توێژەرەکان توێژەرەکە سەیرێکات و ئەگەر پێویستکە ئەیبا بۆ دکتۆرە دەروونەکەیان و ئەوان راپۆرتمان بۆ هێننەوە لە ڕووی دەرونیەوە خوێندنەوە بۆ وێنەکانەکرێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگومان تۆ کاتێک وێ ناکێشی با بڵێن یا شتێگە نووسی یا قسەیەکەکەی
ئەو زەبرە دەرونی کە بەرت کەوتوی ئەگەر کێشەیەکی دەرونی هەبێ کێشەیەکی کۆمەڵایەتیت هەبێ لە هونەرەکەت و لە قسەکان تا بێگومان ڕنگدانەوەی ئەبێ. ئێمە لێرەوەکو توێژەری کۆمەڵاتی کۆمەڵێک کار بۆ پەناخوازانەکەین بۆی کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بیان گەێنینە ئاستێکی گونجاو یا با بڵین ئاستێکی جێگیر و کۆمەڵێک چارەسەرمان لەم ڕۆ کردووە هەوڵمان ناوە ئەو بۆشایی کە هەیەە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی ئەو زەبرە دەرونی و کۆمەڵایەتی و گرفتە دەرونیانی کە پێشتر بێماڵ بوون بێلانە بوون لەسەر شەقام بوون بێگومان ئەمانە هەمووی کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی بەسەر پەناخوازانە ئەهێنێ و هێناوێتی. ئەوانەی کە لێرن وازانن کە بەڕاستی ئێمە یەکێکین لە خێزانی ئەوان ئەوەی خوش لەگەڵ کەیسە ژنەکان ئەمە زۆر خوشکانە یان هاوڕێیانە تاعاملەکەین جگەلەوەی کە ئیحتیمان بەلایانی تەندروستیانەیە ئێمە پەرسەری تایبەتمان هەیە 24 ساعت لە ناو ماڵەکەدا و ئاگایان لە هەموو ژەمە دەرمانەکانی کەیسەکانمانە بەڵام نامانەوێت شتەکان زۆر بێڕۆح بێ ینی نامانەوێ ئێمە لە پەرچاوی ئەوانە شتێکی تونند و تیژ بین یاخود لێمان بترسن زۆر جار لەگەڵ کارمەندەکانی ئێرە لەگەڵ کەیسەکان دانیشن نینۆکیان بۆیەکەن بەیەکەوە سەیری فیلمەکەن کتێبیان بۆ خوێندنەوە زۆر جار هەمومان لەگەڵ خۆبەخشەکانیش یینەوە بۆ ئێرە منجەڵی ئاپراخ لە ماڵەوە ئەکەین و یین لێرە ئەی خۆین بێکەوە و مۆسیقا لێ ئەین گۆرانیێڵین بێکەوە. یەکەم جەژن لە ماڵی پەنا خۆم چشتم لێنا بڕارماننا ئەم جەژنە لە پەنا بکەین. سەرەتا کەمێ قورس بوو بۆ من لەبەریمە یەکەم جەژن بوو لەگەڵ خێزانەکەی خۆمانە بم کە هاتیم بۆ ئێرە زۆر زیاتر لەوە دڵخۆشتر بووین کە لە جەژنەکانی ترا دڵخۆش بووم هیچ کەس هەسی بۆ نەکرد کە لەگەڵ خێزانی خۆیانە بەخۆشمانەوە میوانمان هاتبوون و قوڵمان گێڕا و چوینە دەرەوە و گەڕینەوە یعنی هەمومان یەکەم ڕۆژی جەژن لێرە بووین. یەکێکی تر لە خەونەکانی کاک عوسمان کە ئێستش زۆرجار لەگەڵی باسیەکەین خۆی هەر زۆر بڕوای پێ ناکا کە بێتە دی ئەوەیە کە کۆنسێرتێک بکە و ئامادەبوویەکی زۆر بێن بۆی گوێ لە مۆسیقاکەی بگرن. زۆر دڵمان خۆشاوە زۆر شانازیە بۆ من بۆ هاوڕێکانم کە ئینسانێک لەسەر شەقامەوە ببینەوە بۆ خۆڵی کۆنسێرتێک و مۆسیقا پێشکەش بکە. ڕاستە ماڵی پەنا ئێستا کراوە و دامەزراوە بەڵام سەرەتایەکە بۆ دەستپێکی خەونە گەورەکە. بۆ ڕازی نابین کە تەنها ئینسانێک لە میحنەتی بێشوێنیەوە بگوازینەوە بۆی کە شوێنێکی خۆی هەبێ ویان هونەرمەندێک کە چەند ساڵە دوورە لە ئامێرە مۆسیقاکەی بیکەڕێنینەوە بۆ هۆڵێک کە کۆنسێرتێکی گەورە بکە ئێمە خەونی گەورەترمان هەیە. ماندوو بووین و هەوڵی زۆرماندا بەڵام کۆڵمان نەدا و بربەستەکانمان تێکشکاند. ئێستا هەمومان زۆر دڵخۆشین کە خەونەکەمان کردە ڕاستی. ماڵە بچووکەکەی پەنا بەردەوامە بەڵام لە پێنا و خزمەتکردنی زیاتری هەموو بێپەناکانی کوردستان بە هاوکاری بەڕێزان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ماڵێکی نوێ و گەورەتر بنیاد نرا.